گۆڕانکاریەکان خێران لەم ڕووی عێراقدا بەڕای شارەزانی بواری سیاسی تێپەڕاندنی قەیران و کێشەکان لە واقعی ئەمڕۆدا پێویستی بە پرۆسی هاوبەشی ڕێخستنەوەی خاڵ و کۆڵەکە سەرەکیەکانی نێوان هەردوو لایە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئەوە دەخاتە ڕوو یەکڕێزی لە هەموو قۆناغێکدا پێویستە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسەکانی ئەم قۆناغە لە پێناو لە بەرچاوگرتنی بەرژەوەندیە باڵاکان. هەم عێراق و هەم ناوچەکەش بە قۆناغێکی سەختە تێپەڕێ یەک ئەمە کۆڤید-19 کە ئێستا تەسیرێکی زۆری هەیە بەسەر اقتصادی ناوچەکەەوە هەم بەسەر هەموو عالەمەوە دووش ئەو شڵژانە سیاسەیە کە ناوچەکەی گرتوتەوە ئێمەش بە دەرنین وەکو عێراق و ناو عێراق وەکو هەرێمی کوردستان بۆیە لە ئێستا کورد پێویستی بە یەکڕێزی و یەکدەنگیە و جارێک کە ئەبێ کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە بۆ ئەوی کەوا ئێمەش بتوانین بە یەک دەست و بە یەک هێز ڕوبەڕووی ئەو ئالەنگاریانە بینەوە کە ئێستا هەم لە عێراق و هەم لە ناوچەکە ڕوادات. مامۆستایەکی زانکۆ ئاماژەی بەوە کرد دروستکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد هەنگاوی نوێ و گرنگە بۆ زیاتر خزمەتکردن لەو ڕێگەیەوە کۆ ببنەوە و تاوتوی پەیوەندیەکان و گفتوگۆی لەبارەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێم بکرێت. کێشەی عێراق بەگشتی و نەتەوەکانی ناو عێراق کێشەی ناسیۆنالیستیە بەڵکە کێشەی قەیرانی داراییە، کێشەی قەیرانی سیاسیە، کێشەی قەیرانی کارگەڕیە، کێشەی قەیرانی ئەمنیە و ئەمانە کێشەی دۆسەی گەورن کە بێ هێز و لایەنە سیاسیەکان کاری تیا بکەن. هیوادارم کە هەموو لایەک بە تایبەتی سەرکردایەتی سیاسی کورد لەم هەنگاوەدا بە زمانی شیرین بە پێشوازەیەکی جوان بە چەپقەی گوڵ وەکو هەمیشە مام بەڕەحمەت بێ باسی دەکرد ڕوبەڕووی ئەو بیر و بۆچوونە ناسیۆنالیستانە بنەوە کە لایەن هەندێک لە گروپ و لایەنە جیاجەکانی ناو برایانی عەرەب ڕوودەدا. ئەمە بەڕای من تەمسیلی هیچ کەمایەتیەک یاخودی جنەتەوەیەک ناکا بەڵکە خەڵکانێکن بۆ تێکدانی ئارامی و ئاسایش لە کاتی ئێسادا بەتایبەتی لە عێراق و هەرێمی کوردستاندا کاری لەسەر دەکەن. بوونی یەکڕێزی و یەکدەنگی کورد لەسەر ئاستی عێراق و لە بەغداد بە فاکتەرێکی تر دەزانن لە بەرامبەر ئەو پێشاتانی لەم ڕۆی عێراقدا ڕوودەدەن بەتایبەت دەستور بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان چونکە لە ڕێگەی دەستورەوە مافە بەدینە هاتووەکان بەدی دێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.